لصدي بروجكان وبرهنان لبروجك اشتكال كان كأمانش بيوستي بوادك ماسك بتاري اشتكال كسر كان كريتوا بأوي سود لهموت وانا كاني هرمي كردستان ورگيري لا باشتر كردني بروجك اشتكال كان لهرمي كردستان بتايبتي لبروجه پیشا سازی اشتكال كان كهمو كرستو كالكاني خم لدهاتو دالين كردستان بكار بين برزان ام پروژه کارگر شکر که مولات اجماع 1009 دسته و برهنانی پدراوه پروژه کی پیش سازی کشتوکالیه لبرهمینانی شکرو چندین برهمی تریشی لخوی دگریتن ام پروژه با گجمه زیاتر ل 114 میلیون دلار دست به کارکانی دکاتن روزانه سنوری 500 تا 600 تن شکر سپی لهرمی کردستان برهم دهند با پشبستن با چوندری ناوخویی و اماش طبعا زوربه هر زوری او پیداوستی ناوخوانی که هرمی کردستان هيا و اماجا با آماره که 2019 دکن که ایمال 2019 هرمی کردستان سروی 140,000 تن شکر سپیمان هاورده هرمی کردستان کردوه که دکره لرگی ام کارگه و کارگکانی تروشو و بر پیدانی برهمی کشتوکالی جوتیارانی هرمی کردستان ام برهمه ام شوینه ام هنا ام هاورده که هيا برهمینانی ناخویی شوینی ام بگیریتوا برزان ما وتولى مراسم دا اوراب گینین که حکومتی هرمی کردستان و دسته برهنان همو هولکان من زیاتر دخین رو بو بنیادنانی چندین کارگی هاوشیو و لپینا و آودان کرنوی زیاتری ولاتا کمان و خدمت کردنی هاون اجتماعیان و پیشخستنی کرتی پیشسازی و کشتوکال دبیتا هوینی کارکانی دهاتومان و هیواداری شنو داواکارین لو برهنران من آراستی و برهنانی خوان بگورن بو آراستی و برهنانی برهمهنان بو اوی بتوانین بلانی کم زور به هر زوری او کرستانی که لناو خوی هرمی کردستان دا بکار دید بو خومان برهمی بهینین لکوتایدا سپاس و رزی پایان جارکی تر بو وزارت کشتوکال بو خودی بیگرد خان که زور هاوکار و یارمتی در بو گیشتن با راستی امرو که ایمه لیره بردی بناغی ام پروژه گرگه دادنین و هر وها سپاسی برز که کمال مسلم و وزارت پیشسازی و بازرگانی دکین بو همو او آسان کاری نی بو ایمه دکن بو دامزراندنی کارگه به همو شوازکانی کارگی ترو و کارگی پیشسازی خوراکو و هر وها سپاسی که تایبتش بو اداره راپرین که لسرتای دروز بونی ام بیروکه و تا استا زور هاوکار بوینه و لدهاتوش دا وعدیان به ایمه دا و که روی دابین کردنی زوی به تایبتی که ایمه نیازی او من هیا زونه کی پیشسازی خوراک لناوچه راپرین دروز بکره اوان بلینیان دا و کسرجم هاریکاریکان پیشکش بکن بو اوی بتوانین بلانی کم لبواری کشتوکالی لبواری پیشسازی خوراک برای پیشونه کی باش و خلکی امناوچه سوده کی باشی لیورگیریتن و همو لاکمان سرفراز و کردستانی شهر آبادان به سپاس بو همو لاکتان زور سپاس زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد شکوری سەرۆکی دەستەی وەبەرهێنان ئەمە دەبوانی بەڕێز ئێستاش هەمومان پێکەوە کورتە ڤیددیۆیەک دەبینین لەسەر ئامانج و توانا و شێوازەکانی کارکردنی کارگەی شەکری بتوێن فەرمون با پێکەوە ڤیددیۆ ببینین. هەندێک زانیاری پوخت لەسەر پرۆژەی کارگەی شەکری بتوێن. ئەم پرۆژەیە لە توانایدایە ڕۆژانە 5,000 تان چاوەندەر وەربگرێت. زیاتر لە 6,000 دۆنم زەوی بەکار دەهێنێت لە وەرزێکدا. پرۆژەکە لە دوو وەرزی پاییزی و بەهاری بۆ ماوەی 200 ڕۆژ کار دەکات. نزیکەی 6,000 جوتیار کار دەکات بۆ هەر وەرزێک. نزیکەی 500 بۆ 600 کارمەند و کرێکار لەم کارگەیەدا کار دەکەن. هەلی کار بۆ زیاتر لە 2000 خێزانی تر دەڕەخسێنێت. ڕۆژانە
600 بۆ 700 تن شەکری سپی بەرهەم دەهێنرێت کە کاریگەری باشی دەبێت بۆ پڕکردنەوەی بەشێک لە پێداویستیەکانی کوردستان بۆ ئەم بەرهەمە. لە هەر تەنێک چەوەندەر 250 کیلۆگرام پاشماوەی دەبێت کە ڕاستەوخۆ وەکو ئالیکی ئاژەڵ بەکاردەهێنرێت کە ئەمە سوودێکی زۆری بۆ سامانی ئاژەڵی هەیە بۆ زیادبوونی بەرهەمی شیر و گۆشت. لە هەر تەنێک چەوەندەر لە 6 بۆ 7 مادەی مۆڵاسی لێبەرهەم دەهێنرێت کە ئەم مادەیە بۆ چەند مەبەستێکی جیاجای گرنگ سوودی لێوەردەگیرێت، وەک دروستکردنی دیتۆڵ، سرکە، خۆمرە، پاکەرەوەکان لە بواری دەرمانسازیدا، لە بواری مادە قڕکەرەکان و هەتا دوایی. بەکارهێنانی سەلک و گەڵای چەوەندەر بۆ چارەسەرکردنی چەند نەخۆشیە، لەوانە دابەزاندنی پەستانی خوێن و چارەسەرکردنی نەخۆشیەکانی کۆئەندامی هەرس. شایانی باسە چەوەندەری شەکر دەوڵەمەندە بە ڤیتامینەکانی وەک A، B1، B2، B3 و ڤیتامین C. ئەم خێزانە ڕووەکیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ سەلک و گەڵاکانی بەکاردێت بۆ خواردن و دروستکردنی زەڵاتە. چەندین جۆری جوانی لەخۆ دەگرێت کە دەتوانێت لە باخچە و شوێنە گشتیەکاندا وەک ڕووەکی جوانکاری بڕوێنرێت. لە هەر دۆنمێکدا دەتوانرێت 15 بۆ 20 تن چەوەندەر بەرهەم بهێنرێت کە بەراورد بە بەرهەمی گەنم 1 بەرامبەر بە 6. ئەمەش سوودێکی زۆری بۆ جوتیاران هەیە. ئەم کارگەیە سەرچاوەی سەرەکی ساختکردنەوەی بەرووبوومی جوتیارانە. لە کۆتاییدا شایانی باسە ئەم پرۆژەیە دەبێت بە یەکەم پرۆژە لە کوردستان و عێراق کە وەک سەرچاوەیەکی زانستی بۆ سەرجەم زانکۆ و پەیمانگا پەیوەندیدارەکان سوودی لێوەردەگیرێت وەک جێگایەکی فێرکاری بۆ خوێندکاران و قوتابیان. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست. ئێستاش داوا لە بەڕێز خات و بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دەکەین بفەرمێت بۆ ئێرە بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەناوی خوای گەورە و میهرەبان، برای گەورە و بەڕێزم جەنابی کاک قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، برای ئەزیزم کاک کەمال وەزیری پیشەسازی و بازرگانی، برای خۆشەویستم کاک دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان ئەندامانی پەرلەمانی کوردستان و عێراق، ئیدارەی ڕاپەڕین و جوتیارانی خۆشەویست، بەخێرهاتنی هەموو لایەک دەکەم. خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ لە ناوچەکەی خۆم دەڤەری ڕاپەڕین بۆ یەکەم جار بەردی بناغەی پرۆژەیەکی گرنگی پیشەسازی کشتتوکاڵی دادەنین کە بە یەکێک لە پرۆژە گەورەکانی بواری کشتتوکاڵ دەژمێردرێت لە هەرێمی کوردستان و تەنانەت لە عێراقیشدا.
دوای دەست بەکاربوونمان لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە خواستە سەرەکیەکانمان پەرەپێدانی پیشەسازی کشت و کاڵی و خۆراکی بوو لە ڕێی ڕەخساندن و هاتنە پێشەوەی کەرتی تایبەت و بەگەڕخستنی سەرمایی کۆمپانیا دەرەچی و ناوخۆیەکان و ئاشناکردنی جوتیارانمان بە بەرهەمی نوێ و چارەسەرکردنی کێشەی جوتیارانمان بۆ ساغکردنەوەی بەرهەمەکانیان و سەلماندنی ئەو ڕاستیەی کە حکوومەت و وەزارەتی کشت و کاڵ دەمانەوێت کەرتی کشت و کاڵ بکەینە بنەمایەکی گرنگی ئابووری و سەرچاوەی داهاتی وڵاتەکەی خۆمان و ئەم ڕاستیەش دووپات بکەینەوە کە ئیتر بۆ لەمە و دووە نابێ بازاڕەکانی ئێمە بازاڕی ساغکردنەوەی بەرهەمی هاوردە بن هەر بۆیە بە خۆشحاڵیەوە دەڵێن تەنها لە ماوەی 1 ساڵ و 9 مانگدا لە دوای دەست بەکاربوونمان بە سوپاسێکی زۆر بۆ برای ئازیزم سەرۆکی دەستەی وەبەرهێنان کە هەمیشە لە هەموو پرۆژەکاندا هاوکاری و هەماهەنگی تەواوەتی ئێمەی کردووە هەر لەسەر ئەو هەڵسەنگاندنەش کە جەنابیان لێرەش ئاماژەی پێدا ئاستی وەبەرهێنان لە کەرتی کشت و کاڵ لە 1.5ەوە بۆ 108 بەرز بۆتەوە ئەمە یەکێکە لە ئاماژە خۆشەکان بە ئاراستەی ئەوەی کە سەرمایەدار و وەبەرهێنانی هەرێمی کوردستان و سەرمایەدارانی بیانی دەیانەوێت ئەم سێکتەرە بە هەند وەربگرن و سەرمایەکانی خۆیان بۆ دروستکردنی پیشەسازی کشت و کاڵی و خۆراکی لە هەرێمی کوردستاندا بەگەڕ بخەن هەر بۆیە دروستبوونی متمانە لای سەرمایەداران و پاڵپشتیکردنی حکوومەتی هەرێم ئەم دەرفەتەی ڕەخساندووە کە ئەمڕۆ بەردی بناغەی پرۆژەیەکی تری کشت و کاڵی دابنین لە پاڵ ئەو پرۆژە گرنگ و استراتیجیانەی کە لە ڕابردوودا بەردی بناغەکانمان داناون کە ڕۆڵێکی گرنگی دەبێت لە پاراستنی ئاسایشی خۆراک و ڕەخساندنی سەدان هەلیکار لە هەرێمی کوردستاندا ئەم پرۆژەیە کارگەی بەرهەمهێنانی شەکرە لە چەوەندەر کە لە توانایدایە ڕۆژانە 500,000 تەن چەوەندەر بەکار بهێنێت بۆ ئەم بڕەش دەبێت جوتیارەکانمان لەسەر ڕووبەری 6,000 دۆنم زەوی داچاندن بکەن لە وەرزێکدا و ڕۆژانەش 500 بۆ 600 تەن شەکر بخاتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە ئەمە سەرەڕای ئەوەی خواستی ئێمە لە ڕەخساندنی یەکێک لەو بەڵێنانەی کە بە خەڵکی کوردستانماندا بوو ئەویش بریتی بوو لە ڕەخساندنی هەلیکار لە کەرتی تایبەتدا بە خۆشحاڵیەوە بە ڕێژەی ئەو جوتیار و خاوەندەستی کار و دەرچوانی کۆلێژەکانی کشت و کاڵ و ئامادەیی و پەیمانگا کشت و کاڵیەکان نزیکەی 8,000 هەلیکار دەڕەخسێنێ ئەمە مژدەیەکی خۆشە بۆ دەڤەری ڕاپەڕین و بۆ جوتیاران لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا کە دەتوانن بۆ یەکەم جار بەرهەمی چاندنی چەوەندەر تاقی بکەنەوە و لە ڕێگەی کارگەیەکی ناوخۆی خۆمانەوە دووبارە ئەم چەوەندەرە بخرێتەوە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان وەک شەکر لە ڕاستیشدا دەمەوێت ئاماژە بەوە بکەم بۆچی ئەم ناوچەیەمان هەڵبژارد من وەکو وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو دوای ئەوەی بیرۆکەی دامەزراندنی ئەم کارگەیە هاتە بەردەستم لە دەستەی وەبەرهێنانەوە زۆر سوپاسی کۆمپانیای ئابوورلان دەکەم کە بە پێشنیارەکەی من ڕازی بوون کارگەکە لە دەڤەری بیتوێن دروست بکەن چونکە دوای ئەوەی کە بە دوواداچوونم کرد لەسەر توێژینەوە زانستیەکان زەوی ئەم ناوچەیە بە ئەندازەیەک نایابوو لەبارە کە دەتوانێ لە ڕووی چۆنایەتی و چەندایەتیەوە باشترین جۆری چەوەندەر بەرهەم بهێنێ لەگەڵ ئەمەشدا ئەم ناوچەیە وەکو ناوچەیەکی کشت و کاڵی گرنگ شایانی خزمەتکردنە و دڵنیایی دەدەین کە ئەمە یەکەم پرۆژە و دوا پرۆژەی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بە هەماهەنگی لەگەڵ دەستەی وەبەرهێنان ئەمە یەکەم پرۆژە و دوا پرۆژەمان نابێت بیرۆکەی تر پرۆژەی ترمان لەبەردەستە کە من ئومێد دەکەم بتوانین دوای دەرچوونی دەرئەنجامی توێژینەوە زانستیەکان دووبارە هەمومان لێرە کۆ ببینەوە بۆ دانانی بەردی بناغی پرۆژەی استراتیجی و گرنگتر هەر لەم ناوچەیەدا جگە لەوەش دەمەوێت ئەوە بڵێم
خواستی ئێمە لە دانانی ئەم کارگەیە لەم دەڤەرە بۆ ئەوە بوو لا بکەینەوە لە گەنجەکانی خۆمان کە دەرفەتی کارکردنیان لە کەرتی گشتی بۆ نەڕەخساوە و نەریتێکی تازە دابهێنین لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دڵنیاییدان بە دەرچوانی کۆلێژەکانمان بۆ گەنجەکانمان تاوەکو بتوانن لە کەرتی تایبەتدا تواناکانی خۆیان تاقی بکەنەوە. بەڕێزان، ئەم پرۆژە گەورە و استراتیژیە دوای پەسەندکردنی بیرۆکەکەی لەلایەن وەزارەتمان و دەستەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بەدەر نەبووە لە پاڵپشتیکردن لەلایەن کۆمەڵێک بەڕێز کە بە ئەرکی سەرشانی خۆمی دەزانم وەکو وەزارەتی کشت و کاڵ سوپاسیان بکەم بە ناوی خۆم و ستافی وەزارەتەکەمەوە. سوپاس بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە کەرتی کشت و کاڵی بە هەند وەرگرت لەم کابینەیەدا و بە فعلی دەیەوێت ئەم ئامانجە بپێکێ وەک هەر سەرچاوەیەکی داهاتی تری ئەم وڵاتە وەک هەر سێکتەرێکی گرنگی تری ئەم وڵاتە گرنگی بە کەرتی کشت و کاڵ بدا. برای گەورەم کاقوبات تاڵەبانی لە سەرەتای شەرحکردنی بیرۆکەکە لەگەڵمان هەنگاو بە هەنگاو هاتووە. ئاگداری ورد و درشتی پرۆسەی وەرگرتنی مۆڵەت بووە، پاڵپشتی تەواوی ئێمە و کۆمپانیاکەشی کردووە، بۆیە جێی خۆیەتی زۆر زۆر سپاسی بکەم. سپاس کاقوبات. سەرۆکی دەستەی وەبەرهێنان برای ئازیزم کاک دکتۆر محەممەد شوکری بە یەک تیم بە یەکەوە لە پێدانی مۆڵەتی ئەم پرۆژەیە و سەرخستنی و گەیاندنی بە ئەم ڕۆژە بە یەکەوە هاوکاری و هەماهەنگیمان کردووە. سپاس کاک دکتۆر محەممەد شوکری. سپاسی کۆمپانیای ئابوورلاندیش دەکەم کە ئەو متمانەیان دروست کرد بتوانن وەبەرهێنان لە سێکتەری کشت و کاڵیدا بکەن بەو گوژمەیەی کە ئەمڕۆ لێرە ئێمە بەردی بناغەی کارگەی چەوەندەری شەکر لە بیتوێندا دەنین. دووبارە لە کۆتاییدا دەمەوێت بڵێم ستافی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو هاوکار و هەماهەنگ دەبن بۆ ڕاهێنانی جوتیاران بە هەماهەنگی لەگەڵ خاوەنی کارگەکە لە شێوازی چاندن و بەرهەمهێنانی چەوەندەر. لە هەمان کاتیشدا چاودێر دەبین لە پێدانی بنەتۆی باش، وەرگرتنەوەی بەرهەمەکانی جوتیاران و پێدانی ماف و شایستەی جوتیاران و داواژ لە جوتیارانی خۆشەویست دەکەم هەر لە ئێستاوە هەماهەنگی تەواوەتی ستافی وەزارەتمان و کارگەکە بکەن بۆ ئاشنابوونی زیاتریان لە شێوازی چاندن و بەرهەمهێنانی چەوەندەر تاوەکو بتوانین ئەم ناوچەیە وەکو ناوچەکانی تری هەرێمی کوردستان کە بە نمونە دەیهێنمەوە بۆ نمونە چاندنی پەتاتە لە هەرێمی کوردستاندا کاتێک کە دەستی پێکرا دەکرێت بڵێم شتێکی تازە بوو، بەڵام ئێستا خۆشبەختانە ساڵانە لە سەروی 320,000 تۆن پەتاتە بەرهەم دەهێنرێ کە زیاد لە پێویستی بازاڕەکانی خۆمانە. ئێرە دەتوانین بکەینە ئەو نێوەندە بۆ بەرهەمهێنانی ئەم جۆرە باشە لە چەوەندەر و ڕاهێنانی جوتیارەکان ئەرکی لە پێشینەمانە بۆ ئاشنابوونیان بە چاندن و بەرهەمهێنانی چەوەندەر لە هەموو کوردستاندا. دووبارە ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو ئەو کەسانەی هاوکار و پاڵپشتی سەرخستنی ئەم پرۆژەیان کردووە. کوردستان هەر ئاوەدان بێت، ئێوەش بەخێر هاتن سەرسەر و سەرچاوان. دەستخۆشی بۆ خاتوو بێگەر تاڵەبانی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو. ئێستاش دەچینە لای وتاری بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان داوا لە جەنابیان دەکەم بفەرمونون بۆ پێشکەشکردنی وتارەکەی. ئامادەبوانی بەڕێز زۆر بەخێر بن. زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بەڕانیە و بە دەڤەری ڕاپەڕینی خۆشەویست شاد بوومەوە. خۆشحاڵتریشم کە ئەمڕۆ
دەستپێکی پرۆژەیەکی گەورەی استراتیژی لەسەر ئاستی کوردستان و عێراق لەم دەڤەرە خۆشەویستە ڕادەگەێنین. بەر لە هەموو شتێک سوپاس و پێزانی خۆمان وەکو ئەنجومەنی وەزیران ئاراستەی کۆمپانیای ئابوورلاند و خات و بێگەر تاڵەبانی وەزیری کشتوکاڵ و دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان و هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە ڕۆڵیان بینیوە و ڕۆڵ دەبینن لە سەرخستنی ئەم پرۆژە استراتیژیە. ئەم پرۆژەیە هاوتایە لەگەڵ ڕوئیای من بۆ ئابووریەکی بەهێز. نمونەیەکی زۆر جوان و بەرجەستەیە لە پاڵپشتیکردنی حکوومەت بۆ کەرتی تایبەت لە پێناوی بەرژەوەندی گشتیدا. زۆر جار وتومە حکوومەت بە تەنها ناتوانێت هەموو کارێک بکە. تەنانەت بە هەموو پێوەرێکیشەوە باشیش نییە هەموو کارێک بکە، بە تایبەت کە خەڵکی تر هەبن باشتر لە حکوومەت بتوانن کارەکان بکەن. بەڵکو دەبێ حکوومەت دەرفەت بۆ کەرتی تایبەت بڕەخسێنێت کاری گەورەی لەم شێوەیە ئەنجام بدات. ئێستا گەشبینم گەیشتونەتە ئاستێک وەبەرهێنەر و سەرمایەدارەکانی ئێمە گرنگی دەدەن بە وەبەرهێنان لە پرۆژەی استراتیژی بەرهەمهێن. کەمتر لە جاران وەبەرهێنەر و سەرمایەدارەکانمان بیر لە وەبەرهێنان لە پرۆژەی بیناسازی و نیشتەجێکردن دەکەن، بەڵکو وردە وردە ڕوویان کردووەتە وەبەرهێنان لە کەرتەکانی کشتوکاڵ و پیشەسازی. ئەمەش مژدەی داهاتوویەکی باشترمان دەداتێ، مژدەی ئابووریەکی بەهێزتر و گەشەسەندوومان دەداتێ. ئەم جۆرە پرۆژانە ئێمە ئەم جۆرە پرۆژانە وامان لێ دەکا ئێمە ببین بە خاوەنی ئابووریەکی پتە و بە پرۆژەی لەم جۆرە ئێمە لە ئابووریەکی بەرخۆرەوە دەبینە خاوەنی ئابووریەکی سەقامگیری بەرهەمهێنەر، دەبینە خاوەنی ئابووریەکی هەمەجۆر کە ئابووریەکی بەهێزە. هەروەها بە پرۆژەی لەم جۆرە زانکۆکانمان بە بازاڕەوە گرێ دەدرێن. خوێنکار و دەرچووی زانکۆکانی ئێمەش وەک وڵاتانی پێشکەوتوو هەر چاوی لەوە نابێت کە دوای تەواوکردنی زانکۆ حکوومەت دایان مەزرێنێ، بەڵکو هەر لە کاتی خوێندنەکەیدا خۆی ئامادە دەکا بۆ کارکردن لە پرۆژەیەکی لەم شێوەی پڕداهاتەدا. پێشتر بەڵێنماندا بوو کە گرنگیدان بە کشتوکاڵ و دروستکردنی هەلیکار دوو ئەولەویەت و ئامانجی گرنگی ئێمەن. ئەم پرۆژەیە هەنگاوێکی گرنگە بە ئاراستەی هەردوو ئامانجەکە. جگەلەوەی نزیکەی 8,000 هەلیکار ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دروست دەکات، کەرتی کشتوکاڵیش هەنگاوێک دەباتە پێشەوە و دڵنیایی دەداتە جوتیارەکانمان کە پێشوەختە بازار بۆ بەرهەمەکەیان دروست دەبێت. هەر بۆیە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو توانامانەوە پشتگیری ئەم پرۆژەیە دەکەین و هەموو کار ئاسانیەک دەکەین بۆ سەرکەوتنی پرۆژەکە. لە ڕووی بە پیشەسازیکردنی کەرتی کشتوکاڵ هەر بەم پرۆژەیە ناوەستین. پرۆژە و پلانی دیکەشمان هەیە لەگەڵ وەبەرهێنەرانی دیکە خەریکین بۆ ئەنجامدانی پرۆژەی هاوشێوەی ئەمە. هەروەها لە کەرتی گشتیدا کار دەکەین بۆ جێبەجێکردنی پرۆژەی تر، بە تایبەت دوای پەسەندکردنی بودجەی 2021 عێراق و ئامادەکردنی پرۆژە یاسای بودجەی خۆمان لە هەرێم دەستکراوەتر دەبین بۆ جێبەجێکردنی پرۆژەی گەورە کە هەم هەلیکاری زیاتر دەڕەخسێنێت و هەم ژێرخانی ئابووریمان بەهێزتر دەکات. خاڵێکی گرنگی دیکە هەیە کە ئەمەوێ لەگەڵ ئێوەی بەڕێزدا باسی بکەم. ڕاستە کوردستان خاکێکی بە پیت و بەرەکەتی هەیە بۆ کشتوکاڵ، بەڵام دەبێ ئێمە لە پێشخستنی کەرتی کشتوکاڵدا ڕەچاوی هەموو پێوەرە ستاندارد و زانستیەکان بکەین بۆ ئەوەی هەم زۆرترین و باشترین جۆری بەرهەممان هەبێت و هەم کەمترین زیان بە سامانی خاک و ئاو بگەێنین. ئەم پرۆژەیە پێویستی بە ئاوێکی زۆر ئەبێت، بۆیە داوای من ئەوەیە وریابین لە بەکارهێنانی ئاودا. ڕەچاوی باشترین سیستمی ئاودێری بکەین بۆ ئەوەی کەمترین ڕێژەی ئاو بە فێڕۆ بچێت. ڕاستە ئێمە هێشتا لە قۆناغی سەرەتایی پێشخستنی کەرتی کشتوکاڵداین، ئەمەش خۆی دەرفەتێکە بۆ ئەوەی هەر لە سەرەتاوە بە پلان و پلانێکی تۆکمە و زانستیانە بەردی بناغەی کشتوکاڵمان بە دروستیدا بنین و
ئەزمموی هەڵەی هەندێک وڵات دووبارە نەکەینەوە لە هەرێمی کوردستان. بۆ ئەمەش ئێمە لەگەڵ چەند وڵاتێکی پێشکەوتوو لەسەر خەتین بۆ ئەوەی لە ئەزمموی ئەوان بە گەشەپێدانی کشت و کاڵ کەڵک وەربگرین. نامەوێت لەمە زیاتر کاتان بگرم. لە کۆتاییدا هەر ئەوە دەڵێم کە ئێمە دەرگامان کراوەیە بەڕووی هەر وەبەرهێنەر و سەرمایهدارێک بۆ جێبەجێکردنی پرۆژەی لەم چەشنە. لە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو توانامانەوە ئاسانکاریان بۆ دەکەین بە تایبەتیش ئەگەر بیانەوێت لە کەرتەکانی کشت و کاڵ و پیشەسازی وەبەرهێنان بکەن. جارێکی تر دەستپێکردنی ئەم پرۆژەیە لە خەڵکی کوردستان و بە تایبەتیش لە دەڤەری ڕانیەی خۆشەویست پیرۆز دەکەم و هیوای سەرکەوتن بۆ کۆمپانیای ئابوورلاند و لەوان گرنگتر جوتیارانی هەرێمی کوردستان دەخوازم. پێش خواحافیزیکردن لێتان داواکاریەکیشم هەیە. وەکو خۆتان ئەزانن زۆر بەداخەوە ڕێژەی کۆرۆنا دیسان لە زیادبووندایە و زۆر بەداخەوە ڕێژەی توشبوونیش ڕۆژانە لە زیادبووندایە و زۆر بەداخیشەوە ڕێژەی مردنیش خەریکە لە زیادبووندا بێت. ئێمە خۆمان بینیومانە لەم ساڵ و نیوەی ڕابردوودا چەندین دۆستمان لە دەست ڕۆیشتووە. هەرم دەبەرە تێکۆشەرە چەندین کەسی تێکۆشەر و کەسی ماندوونە ناسمان لە دەست ڕۆیشتووە لەبەر ئەم نەخۆشیە خراپەی کە بەرەوکی جیهان و ناوچەکە و هەرێمی کوردستانی گرتووەتەوە. بۆیە کە ئێستا ژمارەکان بەرەو ئاڕاستەیەکی مەترسیدارە ڕۆن داواکارم لێتان لەبەر من نە، لەبەر حکوومەتەکەتان نە، لەبەر خۆتان، لەبەر کەس و کارتان، لەبەر خۆشەویستەکانتان، دایک و باوکتان، مناڵەکانتان، خوشک و دراوسێتان خۆتان بپارێزن. پابند بن بە ڕێنمایەکانی خۆپارێزی. ئێستش سەلمێنراوە باشترین ڕێگا بۆ پاراستنی خۆتان و خۆشەویستەکانتان خۆپارێزیە. سوپاسی وەزارەتی تەندروستی و کارمەندەکانەکەین کە دیسان فشارێکی زۆریان لەسەردایە و هێزە ئەمنیەکان کە هاوکاریانن، بەڵام داواکارم کە ئێمەی هاوڵاتیان بەبێ فەرق و جیاوازی زیاتر هاوکاریان بین، خۆمان بپارێزین، تاک و خاک و نیشتیمانەکەمان بپارێزین، هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. بەخێر بێن سەرچاو. زۆر سوپاس بۆ بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. خۆشەویستان، ئازیزان لە دوا بەشی ئەم ڕێوڕسمەدا دەچینە لای مەراسیمی دانانی بەردی بناغی پرۆژەکە لەلایەن هەریەکە لە بەڕێزان قوبات تاڵەبانی، بێگەرد تاڵەبانی، دکتۆر محەممەد شکری، هیوا قەرەنی، شیروان کەمال عەزیز. داوا لەم بەڕێزانە دەکەین فەرموون بۆ دانانی بەردی بناغی کارگەی شەکری بتوێن. فەرموون.
زۆر سپاس بۆ نوشیگەتان بێ.